لژمارەی ڕکعاتەکانی تەراویح ئینسان چەندێک ئەتوانێ ئەنجامی بدات. 23 ئەتوانێ، 11 ئەتوانێ، زیاتر ئەتوانێ، کەمتر ئەتوانێ. بەڵام بابەتێک لێرەدا بە گرنگ ئەزانم ئەویش ئەو بابەتەیە کە خلاف دروست نەبێ لەم بابەتەیە. یعنی جاری وا هەیە مەسەلەن دەنگە دەنگ لە هەندێ مزگەوت دروست بووە لەسەر ژمارەی ڕکعاتەکانی تەراویح. بەڕێزان ئیمامی عومەر تەراویحی بۆیە بەم شێوازە خستە مزگەوتە بۆی خلاف دروست نەبێ. دروستبوونی خلاف مشاجرە و مەسەلەن دەمەقاڵێ و غەیبەتکردنی یەکتر بەوەی نوێژی تەراویحەوە ئەمە 11 و ئەمە مەسەلەن 23 دروستبوونی ئەمە بەڕاستی کاتێک کە ئەمە دروستە بێ تەراویحەکە نەکەی باشترە. چونکە نوێژی تەراویح سونەتێکە. بەڵام شکاندنی دڵی یەکتری مەسەلەن بەوەی نوێژی تەراویحەوە، غەیبەتکردنی یەکتری بەوەی نوێژی تەراویحەوە، کێشە دروستکردن لە مزگەوتە بەوەی نوێژی تەراویحەوە ئەمە حرامە. ئیدەن تۆ بۆ سونەتێک حرامێکت ئەنجام داوە. بۆیە هەر کاتێک ئەم نوێژی تەراویحە ببێتە هۆکاری خلاف لە نێوان موسڵماناندا، بێتە هۆکاری دڵشکاندنی موسڵمانان و کێشە دروستکردن لە مزگەوتەکان، ئینسان ئەنجامی نەدا باشتر.